بنێ خودایەکێک لە ئەو شاعیر و کەسایەتیە بەنێوبانگانەی کە لە کوردەواریدا نێونێوبانجێکی زۆر زۆری هەیە. سەید عەبدوڕەحیم ناسراو بە مەولەوی و بە نازناوی معدوومە کە شاعیرێکە و کەسایەتێکی فرەڕەهەندە لە بوارەکانی ئەدەبیاتی کوردیدا، لە بواری شیعری عیرفانی و ئایینیدا یەکجار ئاسار و بەرهەمی هەیە. دیارە مەولەوی کورد هەم لە کاتی خۆیدا هەم لە دوای ژیانی خۆی کەسانێک بوون کە هەڵوەدا و شیفتە و شەیدای ئاسار و بەرهەم و شیعرەکانی بوون. لەو کەسانەی کە زۆر هەڵوەدا و شیفتەی شیعرەکانی مەولەوی بوون لە حاڵی حیاتی خۆیان دەتوانین بە کەسایەتی هایەکی زۆر کە شیعر گۆڕینەوەیان بۆ دەگەڵ مەولەوی، دۆستایەتی و برادەریاتیان بۆ لەگەڵ مەولەوی وەکو مەلانیزام، وەکو داخی، وەکو بولبول، وەکو شێخ عەزیزی جانەوەرەیی و لەو ڕۆژەوە جێی خۆیەتی باس بکەین ئەگەر چی مەولەوی بۆ خۆی خەڵکی هەورامانە لە کوردستانی باشوور، بەڵام شیعرەکانی بە هەمووی وڵاتی کوردەواریدا بڵاو بۆتەوە لە گوند و ناوچە و دێ و دێهاتەکان، لە قەراغ و قوشبنی حوزرە و خانەقاکان، دەنجی فەقێ و مەلاکان، دەنجی بانگ و سەڵاکان، دەنجی مناجاتی پارشێوەکان و ڕافەی کتێبە ئایینیەکان لە بواری عەقیدەوە هەموویان بە دەواقعدا لەسەر بنەمای ئەسەرەکانی مەولەوی بوون. جا یەکێک لەو کەسایەتیانەی کە دەوری بەرچاوی بوو وەکو سەربازێکی گومناو دەکرێ ئێمە باسی بکەین، ڕۆڵی بەرچاوی بووە لە ناساندنی بەرهەمەکانی مەولەویدا، لە گواستنەوەی شیعرەکانی مەولەوی لە بەشێکی کوردستانەوە بۆ بەشێکی دیکە، کەسایەتێکە بە نێوی مامۆستا مەلا محەممەد حەسەنی شەریفاوایی. ئەو مامۆستایە خەڵکی گوندی وەلەدی گوندی قزڵبڵاغە لە ناوچەی دیواندەرە لە ناوچەی ساڕاڵ ساڵی 1261 کۆچی لەدایک بووە. پاشان بۆ خوێندن ڕووی لە سلێمانی و سابلاغ و مەریوان کردووە و دواتریش لە دارولعیلمی تورجان لە خدمەت عەلامە مامۆستا مەلا عەلی قزڵجی لە ساڵی 1290 کۆچی مۆڵەتی مەلایەتی یا با بڵێین ئیجازەنامەی وەرگرتووە. مەلا محەممەد حەسەن پاجی ئیجازەنامە گەڕاوەتەوە گوندی قزڵبڵاغ و لەوێوە لە گوندێکی جیرانەدێی قزڵبڵاغ بە نێوی شەریفاوا گیرساوەتەوە و مەلایەتی کردووە و باب و باپیرانیشی بە حوکمی ئەوەی کە خەڵکی ئەو ناوچەیە بوون لەگەڵ مەولەوی دۆستایەتی زۆریان بووە. بابی مەلا محەممەد حەسەن نێوی شێخ یەحیای قزڵبڵاغیە. شێخ یەحیا دۆستی نزیکی مەولەوی بووە. لە ساڵی 1288 وەختێک مەولەوی لە حاڵی حیاتی یابوو و سەفەرێکی کردو بۆ ناوچەی ئەردەڵان لە دێی جانەوەرە ماوەتەوە و پاشان شەوی دوایە هاتوۆتە قزڵبڵاغ لە لای شێخ یەحیا ماوەتەوە. شێخ یەحیا لەوێ دەستنووسێکی مەولەوی نووسیوەتەوە بە نێوی ئەلفەوائح و تێیدا ئاماژە دەکات، دەڵێ لە خدمەتی جەنابی مەولەویدا کە خۆی لێرەیە و سەرفرازی کردوین لە خدمەتی خۆیدا ئەو دەستنووسەم نووسیەوە. دیارە مەبەستم لە کوتنی ئەو مێژووی بنەماڵە ئەوە بوو کە بنەماڵەی شەریفاوایی هەم مەلا محەممەد حەسەن هەم باوکی و هەم براکانی دیکە بە تێگرایی زۆر هەوڵ و تێکۆشان و ماندوونەبوونیان بووە بە بەرهەمەکانی مەولەویەوە. بەڵام بە بڕوای من بە پێ و توێژینەوەی کە من ئەنجامم داوە، مەلا محەممەد حەسەنی شەریفاوایی دەکرێت وەک یەکەم کەس بێ کە هەر لە سەردەمی ژیانی مەولەویدا هەستاوە بە کۆکردنەوەی بەرهەمە شیعرەکانی مەولەوی. خۆی لە سەرەتای کەشکۆڵەکەیدا دەڵێت کە کەشکۆڵەکەی ئێستا لە کتێبخانەی بەرلین دەپارێزرێ. لە سەرەتای کەشکۆڵەکەیدا دەڵێت کە ئەو کەشکۆڵەم کۆ کردوێتەوە بەنیازم کولیاتی دیوانی مەولەوی هەموو شیعرەکانی کۆ بکەمەوە. بەڵام دواتر ئەجەل مەجالی پێ نەداوە و وەفاتی کردووە و پاش وەفاتی کەسانی دیکە هاتوون دەستیان لە کەشکۆڵەکە بردو و شیعری شاعیرانی تریان لێ زیاد کردووە. بەڵام تای تەرازوو لای قورسایی زۆری کەشکۆڵەکە با بڵێن ئەگە بیکەینە 3 بەش 2 بەش و نیوی شیعری مەولەویە و تقریبەن ئەوەندەی کە دەمێنێتەوە شیعری شاعیرانی ترە بە سۆرانی. مەلا محەممەد حەسەن
زۆر شیفتە و ئۆگر بە حکمەوەی کە بۆ خۆی مەلای 12 عیلم بووە لە خدمەت قزڵجی ئیجازەی وەرگرتووە زۆر شارەزای ڕستە و دەستەواژە ئیسلامیەکان و عیرفانەکان بۆ کە مەولەوی بەکاری هێناوە بۆیە ئەو کەشکۆڵەی کە نووسیوێتەوە کەشکۆڵێکی زۆر ڕاست و بێعیبە چکو بۆ خۆی شارەزا بووە نووسەرەوەیەکی عادی نەبووە بۆ خۆی مامۆستایەکی ئاینی بووە شارەزای هەموو ئەو زارا ئەو دەواقعدا دەستەواژە نەبووە ئەو مستەلەحانە بووە کە مەولەوی لە شێعرەکانیدا بەکاری هێناوە ئەوانەی هەموو گواستوتەوە هەموو بە جوانی سەبت و زەبتی کردووە من دڵنیام ئەگەر کارەکەی مەلا محەممەد حەسەن مەرگ بواری دابایە و تەواوی کردبایە ئەمڕۆ بە بێشک یەکێک لە باشترین نوسخەکانی شیعرەکانی مەولەویمان بەبێ هەڵە و بەبێ عیب و نەقز لە بەردەست دەبوو مەلا محەممەد حەسەن لە کۆبەی ئەو کەشکۆڵەدا کۆمەڵێک زانیاری تۆمار کردووە کە دیسان ئەوانەشەو بۆ ژیانی مەولەوی زۆر زۆر بەسوودن بە حکمی ئەوەی کە پەیوەندی قوڵیان بۆ شێخانی قزڵ بڵاغ کە بۆ خۆیان مەردۆخین لەگەڵ شێخانی تەوێڵە و بیارە زۆر زانیاریان لەسەر بنەماڵەی شێعومەری زیادین لەسەر کوڕەکانی شێخی سێرازەدین تۆمار کردووە کە ئەوانش لە جێی خۆیاندا گرینگن و زانیاریشی ترکە من پێم خۆشە لێرە وەک خاڵێک چرای لەسەر هەڵکەم و گڵۆپێکی لەسەر هەڵکەم و بەحسی بکەم ئەو زانیاریە لەمەڕ مێژووی وفاتی مەولەوی کورد کە مەلا محەممەد حەسەنی شەریفاوایی تۆماری کردووە دیارە مەولەوی بە پێی سەرچاوەکان کە ئەو سەرچاوانەش پشتیان بەستۆ بە نووسراوەی مەلا حامێدی کاتیب الئەسرار مەلا حامیدی بێسارانی کە خەلیفە و کاتبی شێخی سیرازەدینی یەکەم بووە و لەوێدا مادە تاریخێکی داناو بۆ وفاتی مەولەوی دەڵێ ئانقەدەر فێک کردیم بەهرێ وەفاتێ مەولەوی کاسمان غەش کرد بەروەفاتێ جەنابێ مەولەوی لەوێدا وشەی غەش بە پێی مادە تاریخ دەبێتە ساڵی 1300 کۆچی بەڵام ئەو مێژوویە کە مەلا محەممەد حەسەنی شەریفاوایی وەکو کەسێکی نزیک لە مەولەوی دیارە مەلا حامیدیش هەر نزیک بووە و مەلا محەممەد حەسەنی شەریفاواییش هەر نزیک بووە ئەو دەڵێ لە مانجی شەشەکان واتە مانجی شەوال ساڵی 1299 کۆچی بۆچی جێی سرینجە چونکو مانگەکەشی باز دەکا ئەگەر هەر کوتپای 299 دەمانکوت ڕەنگە بەهۆی دووری مەسافەی ئەو کاتە کە پەیوەندی نەبووە پەیوەندی وەک ئەوڕۆ نەبووە تەکنۆلۆژی نەبووە درەنگ زانیویانە مەولەوی فەوتی کردووە بەڵام ئەو مانگەکەشی دێنیە بۆیە لێرە تقریبەن ئەو گومانە لا دەچێت کە بڵێ درەنگتر زانی بیان کە مەولەوی وفاتی کردووە دوای ئەوەش مەولەوی لە هەورامان وفاتی کردووە و بە هەر حاڵ ئەمە خۆی دەتوانێت جێی توێژینەوە و لێکۆڵینەوە بێت و ناشکرێ بڵین کە مادە تاریخەکەی مەلا حامیدی بێسارانی ڕاز نییە بەڵکو ئەبێ بڵین چاوەڕێ بین لە داهاتوودا لاپەڕی کەشکۆڵەکان دێڕی دەستنووسەکان چمان بەوە دەردەخەن لەو بابەتەوە و چە زانیاریی زیاترمان دەدەنێ لە کۆتاییدا پێم خۆشە ئەوە بڵێم کە ڕۆڵی نووسەرەوەکان ڕۆڵی کاتبەکان ڕۆڵی حوزرە و خانەقاکانی ئێمە لە گواستنەوەی شیعر و ئەدەبی کوردیدا ڕۆڵێکی 100% بەرچاوە و ڕۆشنبیری و سەقافەتی ئێمە گرێبەستە بە تەواو معناوە بە مێژووی حوزرە و خانەقاکانمانەوە بە مەلاوفەقیەکانمانەوە بە کۆچ و بە ئەو سەفەر و ڕحلانەی کە مامۆستایانی ئێمە لە هەرێمێکەوە بۆ هەرێمێک لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکەوە کردویانە شیعری ئەو ناوچەیان لەگەڵ خۆیان گۆستۆتەوە لە بەیازەکاندا و لە دەفتەرە بەغەڵەکاندا بۆ ناوچەیەکی دیکە بۆ نمونە ئێستا شیعری هەورامی مەسەلەن نزیک بۆتەوە لە دەڤەری موکریان و هەتا تقریبەن مەرزی موکریان دێتەوێ ئەوەش بە واسیتەی چێ بووە بە واسیتەی هەوڵ و زەحمەتی ئەو سەربازە گومناوانە بووە کە پێیان دەڵێن کاتبانی کورد مستەنسیخانی کورد یا ئەو کەسانێک کە نووسەرەوە بوون و نوسخەیان لەبەر دەستنووسەکان گرتوێتەوە